یانەی خۆجەویە وەک تاکە نوێنەری عێراق دوا دەرفەتی خۆی تاقی دەکاتەوە بۆ گەشتن بە قۆناغی 16 خولیانە پاڵەوانەکانی ئاسیا لە دوایین یاریەکانی قۆناغی کۆمەڵەکان و لە کۆمەڵی دووەم خۆجەویە ڕوبەڕۆی مۆمبای هیندی دەبێتەوە. یاریەکە ئەمشەو لە کاتژمێر 11 و 15 خولەک لەسەر یاریگای مەلک فاد لە شاری ڕیازی پایتەختی سعودی ئەنجام دەدرێت. لەم کۆمەڵایە شەبابی سعودی بە پلەی یەکەم گەشتنی بە قۆناغی داهاتوو مسۆگەر کردووە. خۆجەویەش بە 7 خاڵ لە خانەی دووەمە. هەڵۆکانی عێراق بە یەکسانیش دەتوانن پلەی دووەمی کۆمەڵەکان مسۆگەر بکەن، بەڵام بۆ گەشتن بە قۆناغی 16 پاڵەوانێتەکە پێویستیان تەنیا بە سەرکەوتنە، چونکە لە کۆی 5 کۆمەڵی وڵاتانی ڕۆژاوای ئاسیا تەنیا سێ باشترین دووەم شان بەشانی 5 پاڵەوانی کۆمەڵەکان دەگەنە قۆناغی 16. خۆجەویە لە یاریی ڕابردووی بەرامبەر مۆمبای هیندی باشترین ئاسی پێشکەش کردەوە، بەڵام لە دەستدانی دەرفەتەکان بە دوێرشی هەڵگەڕاوە 2 گۆڵی لەسەر تۆمار کرا و شکستی هێنا. لێ ساداکاری لەسەر تۆڵەکردنەوەی لایەنە هیندیەکە ئامانجیشی گەشتنە بە قۆناغی 16 کەەوە ساڵانێکی زۆرە یان عێراقیەکان لەو قۆناغە دابڕاون. هەڵۆکانی عێراق بۆ میارێ لە تۆنەکانی مەیسەم جەبار و کەڕار نەبیل و حەسەن ڕاید بۆ پێکانەوە بێبەش دەبن. تاو یاریزانەکانی دیکە لەو پەڕی ئامادەباشی دەبین.